کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردننی عێراق لیستی ئەو پاڵێورا و قەوارە سیاسیانەی بڵاو کردەوە کە دەستیان بە بانگەشەی پێشوەختەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان کردووە. هەر لایەنێکی سیاسی یاخود پاڵێورابێک بانگەشەی پێشوەختەی هەڵبژاردن بکات، کۆمیسیۆن سەرەتا ئاگاداری دەکاتەوە، دواتریش سزادان بە پێبژاردن و لە قۆناغی دواتردا تا ئاستی دوورخستنەوە سزای دەدات. سەبارەت بە پرۆسی هەڵبژاردننی خوڵی شەشەمی پەرلەمانی کوردستان کە تاکو ئێساوادەیەکی دیاریکراوە بەڕسمی لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەستنیشان نەکراوە، بەڵام چەند حیزب و لایەنێکی سیاسی و کاندید هەڵساون پێشوەختە بانگەشەی هەڵبژاردننیان کردووە کە لە نێویاندا 4 حیزبی سیاسی و لە کۆی 13 کاندید ئاگادارکردنەوەیان بۆ چووە کە لە ماوەی 3 ڕۆژدا پێویستە ئەو بانگەشانەی کە پێشوەختە ئەنجامیانداوە لای ببن ئەگەر تووشی غەرامە دەبن. ئومێدەواریشن کە تەواوی حیزب و لایەنە سیاسەکان کاندیدەکان بتوانن پەیڕەوی لە پێڕەوەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی عێراق بکەن بۆ ئەوەی بتوانین بانگەشەی هەڵبژاردن دەست پێ بکەن و هەمویان بنەمایەکی شارستانی و مۆدێرنە و دوور لە توندوتیژی و نائارامی لە پرۆسەیەکی ئاشتی و ئاشتیخوازیدا بتوانن کە پرۆسەی بانگەشە سەرکەوتوانە ئەنجام بدەن لە پێناو بەدیهێنانی پرۆسەیەکی سەرکەوتوی پرۆسەی هەڵبژاردن. کۆمەڵی دادگەری و پاڵێوراوەکانی وەک هێزێکی پەیوەست بە یاسا و ڕەوشتی سیاسی ڕەچاوی یاساکانی تایبەت بە هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردنیان کردووە و ناوی لیست و کاندیدانیشی لەو لیستەدا نییە کە کۆمیسیۆن بڵاوی کردوتەوە. ئێمە وەکو مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری ئامادەکاری تاوامان کردو بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، هەروەها لەلایەن کاندیدەکانیشمەوە ئامادەکاری تەواو کراوە. وهروە سوپاس بۆ خوا هیچ ئاگادارکردنەوەیەک یاخود تۆمارکردنی سەرپێچێک لەلایەن کۆمیسیۆنەوە بۆ کاندیدەکانی ئێمە نەهاتووە. ئەمەش دەرخەری ئەوەیە کە کاندیدەکانی ئێمە پابەندی تەواویان هەیە بە ڕێنماییەکانی کۆمیسیۆن، هەروە هی ئێوەن کە میلەت پشتیان پێبەستێ بۆی کە کەسانی پابەندن. کۆمەڵی دادگەری کوردستان بە دوورشمی ڕایان دەگرین بە ژمارە 147 بەشداری هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکات و تا ئێستا بانگەشەی هەڵبژاردننی دەست پێ نەکردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.